بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ بە مەبەستی ینی بە دووداچوون و ئیشوکاری ئەنجومەنی چاودێری ئەمڕۆ مەڵبەند کۆبنەوەیەکی سازدا بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی چاودێری سەبارەت بە پرسی هەڵبژاردن و بابەتە هەنووکەیەکان خۆشحاڵانە کۆبوونەوەیەکی باشمان ئەنجامدا هەموو بڕگانێک کە پەیوەندن بە کاروباری حیزب لە سنووری مەڵبەند و بە تایبەتیش پرسی هەڵبژاردن کە پرسێکی حەساس و هەستکار و هەنووکەیە بە هەمانجی ئێمە و ئەنجومەنی چاودێری ئەم بابەتەیە قسە و باسی پێویستی لەبارەیەوەکرا من سوپاسی ئەندامانی ئەنجومەنی چاودێری ئەەکەم کە شەو نخۆنی ئەکەن بە دیارە ئیشوکارەکانی حیزبەوە ئۆرگانەکانی حیزبەوە کە لە هەولێرەوە تەشریفان هێنابوو بە تاکید بوونی وان لە هەر کۆبوونەوەیەکی ئۆرگانی حیزب سوود و کەلچی خۆی هەیە چونکە ئەوانش پێشنیار و سەر تێبینی خۆیان هەیە کۆبوونەوەکان دەوڵەمەندتر دەکەن و پاڵپشتێکی باشیشن بۆ سەرکەوتنی کارەکانی مەڵبەند من لێرەوە سوپاسان ئەەکەم کە لە هەموو شانگتر ئەو بوو کە پرسی هەڵبژاردن پرسێکی زۆر گرنگ بوو لەم کۆبوونەوەیە کە قسەی پێویستی لەبارەیەوەکرا زۆر سوپاس بۆ هەموو ئەندامانی مەڵبەندیش کە بە سەرنج و پێشنیاری گرنگ بەشداریان کرد لەو کۆبوونەوەیە زۆر سوپاس.